مستران گریامدا عشق بون ناینه ده مستران گریامدا عشق بون ناینه ده پیش مشتک بخیرات نیم ولایتان دکم ئامادەبوانی بەڕێز کۆمەڵێک هونەرمەندی بەناوبانگ لێرن و سپاس بۆ هاتنتان سپاس بۆ ئامادەبوونتان لێرە من بەش بە حاڵی خۆم داوای لێبوردنەکەم ئەم سێدەیە وەکی کاک سالار وتیاوە دووەم بەرهەمی من نییە و سێم بەرهەمی منە پێش ئەم سیدیە دوو سیدی دیکەم کردووە ئالبۆمی هەژان کە ساڵی 2006 بڵاو بۆ ئالبۆمی گوڵێ کە ساڵی 1380 هەتاوی بڵاو بۆەوە ڕەنگەت بەر لە 11 ساڵ 12 ساڵەوە پێش ئەمە سێم ئالبۆمی منە دێتە نێوبازاری گۆرانی مۆزیکی کوردیەوە لە ڕاستیدام ئالبۆمە لە 2011 تۆمار کراوە 2012 کاری کۆپی و ئەو شتانەی دەباتەوە وایە بەڵام کەوتە 2013 وەکاری درەنگی ئالبۆمی من ڕەنگە لە کۆمەڵێک شوێن باسی کرابێ ئەم ئالبۆمە بۆ درەنگ هات و ڕەنگە زۆر جارم بۆ خۆم لەسەر فەیسبوک خۆم یا لە هەندێک ڕاگەیاندن باسی درەنگەیشتنیە ئالبۆم بکەوە کارەکەی چی ئەمە دەگەڕێتەوە بۆی کە بەداخەوە هەڵەیەکی زۆر گەورە کرا ینی هەندێک حەقیقەت هەیە دەبێ بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە باسی بکرێ و ئەم هەڵانە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ هەندێک مەسەلە کە ڕۆڕەنگی داوەتەوە ڕەنگە لەسەر هەموو بوارەکانی ژیانی کۆمەلگای ئێستای کوردەواری بەتایبەت لە باشووری کوردستان دەمی من سیدی گەیشت پاش فترەیەکی دی یعنی ئەوە کە باسی دەکەین لە فاسلەی زەمەنیەکی تقریبەن چەند مانگایە ئەم سیدیە کە گەیشت دووبارە من چام لێ کرد لۆگۆی هیچ کەناڵ و هیچ شوێنێکی بەسەرەوە نەبوو وەکو لۆگۆ وە کاتێکیش کە تۆ من وەکو هەدیە سیدیەک دەدەم بە برادرێک یا بە شوێنێک بەلایەنێک هێندێک دایان وەڵاو جیهازیە مەیش دەکە هێندێک هیچ ناکە هێندێک کار دەکەێت و کار ناکە دەیە کاکە من سیدی بڵاو بۆ تۆ بێداوی لێبوونیشکەم ببوورن وڵات تۆ سیدی من دەکڕی یا من سیدی پێشکەشت دەکەم ببەخشە کار ناکایە کوالیتێکی زۆر خراپیە بوو بە شێوازی ئیمپیتری ڕێکۆرکرا بەجێ کە بە ئەودیۆ ڕێکۆرد بکرێت بە شێوازی ئیمپیتری ڕێکۆرکرا بۆ کوالیتێکی زۆر خراپی و دیسان دووبارە نێردرایەوە بۆ شەریکە و ئەم سەفەرە وا دیارە بە ساغی گەیشتوێتێ کاروانە هەی کاروانایە کاروان دەڕوایە بەڕێدا وی لە شاران تێپەڕی وایە ڕادەبرێدنێ بەدێدا دەنگم شنەی وایە وژێ پەنجەرەیەکی داخرا گەڕوم بیابانێکی وش لە منی پڕیش و ژان خۆش ناکەم ئەلبۆمی وەرزی دووری یەکەم هەڵبژارنی نێوی ئەلبۆمی وەرزی دووری بۆ ئەم ئەلبۆمە بۆچی وەرزی دووری نابێ ژیان وەرزهایەکی زۆری تێدا وەکو تەبیعەت کە وەرزی بوژانەوە هەیە وەرزی استراحەتی هەیە وەرزی دووبارە ژیانەوە هەیە منیش بەهۆی کە ماوەیەکی زۆرە لە 2006ەوە ئاخر ئەلبۆم کە بە نێوی هەژان لە هەم کوردستان و هەم لە ناوخۆی ئێران بڵاو بووە ئەم ئەلبۆمەم بەس لە کوردستان بڵاو دەبێتەوە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆەوەی کە من حاضر نەبووم کە چەند ئێدیتێک کە داوایان لێکردم لەلایەن وەزارەتی ڕشادەوە ئێدیتی بکەم ئەو ئێدیتانە ئەنجام بدەم ئێدیتەکانیش داوایان لێکردم کە هەندێک تێکس دەستکاری بکەم و هەندێک دەنگی کۆرسی کسانکی تێدا بوو بە شێوەیەک لای بم کەمەش بۆ من قابلی قبول نەبوو کە بە دوو وێرژێنی متەفاوت بڵاو بێتەوە لە ئێران بە شێوازێک و لێرەش بە شێوازێک بۆیە قەیدی ئەوێم لێدا و لە هەرچەند کە بازاری ئەسلی فرۆشی سیدی من لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕەنگە و جمهورێکە لە ڕۆژهەڵات من دەناسن لێرە و ناسیاویان لەسەر کارەکان و بەرهەمەکانی من نەبێت. پێکاتوە لە 11 تراک 11 گۆرانی شعرەکانی گۆرانیەکان زۆربەیان 5 دانە تێکستی لەلایەن برای بەڕێز و خۆشەویستمەوە هەواڵی عەزیزم کاگوێنسی ڕزایی بۆی کراوە کە ڕەنگە ماندووبوون و ئەرکی سەرەکی تێکستی ئەم ئەلبۆمەم زیاتر لەسەر
وێنسی ڕزایی بووە. وێنسی ڕزایەکی لە شاعرە نوێخوازەکانی ئێستایە و شاعرێکی گەنجە، بەڵام بەپێی ئەوەی کە من تەکلیفم لێک و داوام لێ کرد کە بتوانێت کار لەسەرم بابەتان بکە بەتایبەت بۆ گۆرانی فۆلکلۆرەکان. لەم ئەلبۆمەمدا بە پێچەوانەی ئەلبۆمەکانی دیکە کە گۆرانێکی فۆلکلۆرم وەکو خۆی وەکو تێکستی خۆی بڵاو دەکردەوە، ئەم جاریان ئەم کارم نەکردووە و لە ڕووی تێکستەوە هەندێک دەستکاری کراون و بە ڕۆژ و ئابدەیت کرا. ئەمەش پێویستیە کە پێمەوەی فۆلکلۆر ئەوە نییە کە من شتێکە لە چەند سەدە لەوە پێشکراوە منیش هەرە و شتە لێرە باز بکەم، ڕەنگە لەگەڵ کللتوری ئێستای کۆمەلگای ئێمە نەخ هیچ گونجاو نەبێت. باز بۆ کاگڕێبین و کاکبینوار کە ئەو ماوەی معدەل لەگەڵم بەردەوام ئاگاداریان کرد لە وەزعی دەکەم. سپاس بۆ کاک سالار و ئەو ستافێک کە لێرە ئامادە بوون. هیوادارم کە وینتی بتوانێت لە داهاتوودا بەرهەمی باش بکات و خزمەت زیاتر بە گۆرانی مۆسیقای کوردی بکات. تیلۆزات سەرتا ناشێنمەوە ئەگەر قسەی شێ من لە خزمەت بدەم. سپاس بۆ ئامادەبوونتان.